سلااو ڕێز خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێت بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی 24 پلس ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەتم هەیە وەکو نەریتێک سری ساڵان لە 24 پلس من پانۆڕامایەک لەسەر تەواوی بابەتەکانی تەکنەلۆژیە لەسەر بابەتە هونەریەکان فیلمەکان یاریەکان و بەگشتی لە هەواڵەکانی جیهان چی ڕووداوە بۆتان دەجێڕمەوە ئەمڕۆ یەکەم دانە کە دەست پێ بکەم بۆ سەری ساڵ گوگل سرچە ئەمڕۆ باسی ئەو گەڕانانە دەکەین کە خەڵکی لە ساڵی 2025 یاخود دەتوان بڵێم لە یەکی 2025ەوە تاوەکو یەکی 2025 سێکی چیان کردووە باسی خەڵک دەکەم باسی ڕووداوە جیهانیەکان دەکەم باسی هونەرمەندەکان دەکەم ئەکتەرەکان دەکەم وەرە باسی فیلمەکان دەکەم باسی یاریەکان دەکەم و باسی مردن دەکەم باسی خواردن دەکەم ئەم وشانەی ئەم گەڕانانەی زۆرترین گوگڵیان بۆ ئەنجام درراوە لە گرافیکێکی سەرنجاکێش پێشکەشتان دەکەم بە دەست پێ بکەن. ئۆکەی خۆشەویستان سەرەتا با لە گوگل سرچی 2025 دەست پێ بکەم. گوگل سرچ واتە گەڕانی گوگل بە شێوەیەکی گشتی. گەڕان وشەی گەڕان لە زمانی کوردی تەنیا بە دوای دۆزینەوەی شتێک نایە بەڵکو بە دواکەوتنیش دێ بتەوێت شتێک بدۆزیتەوە بەڵام لە دنیای ئۆنلاین بە تایبەتی لە گوگل ئێمە وشەی گوگل بەکاردێنین بەڵام حەزم کرد وشەیەکی کوردی بۆ بەکارێن نەجاتی گوگل کردن و نووسیمە گەڕان. گەڕانمان هەیە ئەو وشانە زۆرترین گەڕانیان بۆ ئەنجام درراوە هەندێک جار وشەیە هەندێک جار ڕستەیە هەندێک جار مەبەستێکی تێدایە گرنگەوەی ئەم پێنجە زۆرترین گەڕانی گوگڵیان بۆ کراوە لە 2025 و پێشتان دەڵێم هۆکارەکان چین. سەرەتا جێمەنای ژیری دەستکردەکەی گوگڵە واتە مۆدیڵی چاجیپیتەکەی گوگڵ لە ناوی جێمەنایە ئەم ساڵ خەڵکێکی زۆر بۆ ئەوەی دەستیان بە جێمەنای بگە بە ژیری دەستکردەکەی گوگڵ کە تاوەکو پرسیاری لێ بکەن وشەی جێمەنایان زۆر سێرچ کردووە. جێمەنای بە شێوەیەک سەرکەوتو بوو گوگڵ خۆی دەڵێ ئەم ساڵ ئەوەندە گەڕانەی لە جێمەنای کراوە لە گوگڵی باوک یاخود دایک نەکراوە واتە خەڵکێکی زۆر ئەم ساڵ لە جیاتی بەکارهێنانی گوگل سرچ جێمەنایان بەکارهێناوە. هۆکارەکە چییە؟ بۆ نمونە من بمەوێ بزانم کەش و هەوای ئەمڕۆی هەولێر کە من لە هەولێری نێستا بزانم چۆنە لە جیاتەوەی بنووسم weather in Erbil یاخود کەش و هەوا لە هەولێر لە گوگڵ ڕاستەخۆ لە جێمەنای دەپرسم کە ئەماش هەر سەرچاوەکەی هەر گوگڵە چۆی کۆپانیای گوگڵە ئەمە داتایەکی ورتر بخودتر جوانترم پێشکەش دەکە ئاسانتر چاوەکانم دەیخوێنێتەوە لەوەی کە پێشتر تەنیا لە شێوەی لە ڕێگەی گوگڵەوە دەمانبینی چەند وێبسایتێکی پێدەدان بەڵام ئەمە وێبسایتەکان کۆ دەکاتەوە دەرخستەیەکم دەداتێ ئاسانتر لی تێدەگەم ئەمە هێز و توانە ژیری دەستکردە کە گوگڵ ئەمساڵ بەکاری هێنا و بە قسەی گوگڵ بێ زۆرترین گەڕانی گوگڵ بۆ جێمەنای کراوە و گوگڵ دەڵێ ئەمە لە گوگڵ زیاتر گەڕان و گوگڵی بۆ کراوە. بێمە سەر یاری کریکێت لە کوردستان بێگومان زۆر بەناوبان نییە و لە جیهانی زۆر بەناوبان نییە. پرسیارەکە ئەوێ بۆچی لە تۆپ پێنجی گەڕانی گوگڵە؟ وەڵامەکەی سادەیە لەبەرەوەی هیندستانی تێدا و هیندستان لەم یاریە زۆر پێشکەوتون و زۆر سەرکەوتون. هیندستان نزیکی ملیارێک و نیون لەم ملیار و نیوە گەر بەشێکی بچووکیان سێج بۆ شتێ بکەن 250 بۆ 300 میلیۆن کەسیان لە دەردەچێت. هیندستان بەرامبەر ئینگڵند دیاری کریکێت ئەمساڵ گەڕانێکی یەکجار زۆری بۆ کراوە بە شێوەیەکە وەکو وتم لە جیهان ئەم یاریە بەناوبانگ نییە تەنیا لە وڵاتی هیندستان زۆر بەناوبانگە لەبەرەوەی هیندستان خۆی تێیدا پێشەنگە بۆیش هەموو ساڵێ لە گەڕانەکانی گوگڵ ئەم یاری کریکێتە جا یاریەکانی کریکێت مەسەر نمونە یاری هیندستان بەرامبەر ئینگڵند گەڕانێکی یەکجار زۆری بۆ دەکرێت. بێمە سەر سێیەم گەڕانی گوگڵ بۆ ئەم ساڵ کە خەڵکێکی زۆر سێرچی بۆ کردووە و گەڕانی بۆ کردو بزانین بابەتەکە چێتی ڕوویداوە. چارلی کەرکە ئەم گەنجە یاخود ئاکتیڤیستە چالاکوانە ئاینیە سیاسیە کۆمەڵایەتیە دەتوانم هەر ناوێکی لێبنی لەبەر زۆر بەناوبانگ یوتیوبەر بوو ڤڵۆگەر بوو تیکتۆکەر بوو لە ئینستاگرام ڤیدیۆ بڵاو دەکردەوە پەیامی خۆی بڵاو دەکردەوە جا باشە خراپە ئەو بابەتێکی دیکەیە. چارلی کەرک ئەم ساڵ تیرۆر کرا و هاوڕێیەکی ترەمپیش بوو و خێزانەکەشی هەر هاوڕێی ترەمپ بوو. ئەمە لە ڕۆژی ڕووناک لە کاتی پێشەشکردنی وتارێک لە نێو زانکۆیەکی ئەمریکا لەلای قەناز بەدەستێک تیرۆر کرا و کوژرا لە سەدان ڤیدیۆی لایڤی تیکتۆکیش ڕووداوەکە بینراو لە جیهان کاردانەوەی گەورەی لێکەوتەوە. لەبەرەوەی ئەم برادرە هێرشێکی زۆری دەکردە سەر ئاینەکانی دیکە جگە لە کریسیانی و زۆر پاڵپشتیکارێکی گەورەی ئیسرائیل بوو بەرامبەر فەڵەستین بۆیش وشەی ناوی چارلی کەرک گەڕانێکی زۆری بۆ کرا لە جیهان دامز خەڵک دەویست بزانێت چارلی کەرک چێە بۆچی کوژراوە بێگومان تاکە شوێن یاخود خێراتنی شوێن سێرچی بۆ بکەی بزانی ئەم کەسە چیە بێگومان گوگڵە بۆیە گوگڵ دەڵێ وشەی چارلی کەرک لە گەڕانی گشتی سێیەم زۆرترین گەڕانی بۆ کراوە لە ساڵی 2025. بێمە سەر جامی جیهانی یانەکان یاخود کڵب وۆڵد کەپ
ئەم ساڵ لە ئەمریکا ئەنجام درا بۆیەش بینیمان کەوا دۆناڵد ترامپ تازەکەی یاخود خەڵاتەکەی بە یانەی چێلسی بەخشی لە کاتێکە یاریەکەیان بردەوە. جا ئەمەش لەبەرەوەی لە ئەمریکا ئەنجام دراوە ئەمریکیەکان عادەتەن زۆر کەیفیان بە تۆپی پێ نایە ئەوان خۆیان تۆپی پێچکیان هەیە کە پێوتر ڕەگبی سێرچی زۆریان بۆ ئەم جۆرە یاریە کرد لە ئەمریکا و لە ئەمریکاش ناوبانگەجی گەورە دروست کرد بە هۆکاریەوەی دۆناڵد ترامپ خۆی بەشدار بوو بۆیە گوگل دەڵێت جامی جیهانیانەکان ئەم ساڵ گەڕانێکی زۆری بۆ کراوە. لە پێنجەم دووبارە کریکێتمان هەیە بۆ جارێکی دیکە کریکێت لەبەرەوەی هیندستانی تێدا گەڕانێکی یەکجار زۆری بۆ دەکرێت یاری هیندستان بەرامبەر ئوسترالیا گەڕانێکی یەکجار زۆری بۆ کراوە. پێنجەم زۆرترین گەڕانی بۆ کرابێ لە گوگل لە 2025 هیندستان بەرامبەر ئوسترالیا کە پێم وابێ لەم یاریە شار هیندستان براو بێمە سەر کەتەگۆریەکی دیکە بزانین ئەم جارە باسی چی بکەین لەوەی کە زۆرترین گەڕانی بۆ کراوە. لەم کەتەگۆریە هەواڵەکانم داناوە هەواڵەکان واتە نیوز بەگشتی نیوز هەواڵەکانی ڕۆژانە دەگرێتەوە هەواڵەکانی هەفتانە دەگرێتەوە هەر شتێک لە ماوەی کاتوسات ئانوسات ڕوودەدا خەڵکی یەکسەر لە جیهان گوگڵی بۆ دەکە بزانێت چی ڕوویداوە. بێگومان لە کوردستان پێویست ناکە گوگڵی بۆ بکەی هەر لە وبسایتی کوردستان بیسات یا سوشال میدیا کوردستان بیسات باساین دەدۆزیتەوە بەڵام لە جیهان بێگومان خەڵک گوگڵی بۆ دەکە. جا ئەم ڕووداوانە ئەم پێنج ڕووداوی باسییان دەکەم زۆرترین گەڕانی گوگڵیان بۆ کراوە لە 2025 سەرەتا تیرۆرکردنی چارلی کەرک تازە باسم کرد چارلی کەرک وەکو گشتیش زۆرترین گەڕانی بۆ کراوە تیرۆرکردنەکەشی بە هەمان شێواز خەڵک دەویست بزانێت بۆچی تیرۆر کراوە چۆن تیرۆر کراوە و پێما بێت لە مانجی 9 بوو لە سپتێمبەر بوو ئەم ڕووداوەکە ڕوویداوە ئەمەش دوایین وێنەی چارلی کەرکە کە پێشەوەی تیرۆر بکرێت. جا تیرۆرکردنی چارلی کەرک گوگڵ دەڵێ وەکو هەواڵی ساڵ ژمارە یەکە واتە لە تەواوی ئەم ساڵ بە جەنجی ئێران و ئیسرائیلیشەوە ئەوەندە گەڕانەی بۆ تیرۆرکردنی چارلی کەرک خەڵک گەڕانی بۆ کردووە. خەڵک سێرچی بۆ چیرۆکی ئێران و ئیسرائیلیش نەکردووە بەم شێوازە ئینفلوەنسەرەکان بڵۆگەرەکان یوتیوبەرەکان بەم شێوازە لە جیهان بەناوبانگن بەتایبەتی لە جیلی ئێستا کاتێک گەڕان بۆ شتێ دەکەن گەڕان بۆ کەسانە دەکەن کەوا لە ناو سۆشەڵ میدیا بەناوبانگن نەک وەکو ڕووداوێکی جیهانی سیر دەکرێت. ئۆکێ بینە سەر دووەم هەواڵ کە زۆرترین گەڕانی بۆ کراوە لە ساڵی 2025 ئەویش ئێرانە ئیسرائیل نییە بەڵکو ئێرانە هۆکارەکە چییە لە بەشی لە وڵاتانی جیهانی لەوانەیە ئاشنای وڵاتی ئێران نەبن کللتوریان ناشان لەبن و نەزانن ئێران چۆنە چۆن نیە بۆی خەڵکی گوگڵی بۆ دەکات تاوەکو وڵاتەکە بناسیە و بێگومان پێوەستداریشە بە ڕووداوەکانی کە لە ناوەڕاستی ئەم ساڵ بینیمان هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران یاخود جەنجی 12 ڕۆژەکەمان بینیکەوە ئەم دوو وڵاتە جەنگێکی خوێناویان ئەنجامدا. ئەمە دووەم هەواڵە لە جیهان کە زۆرترین گەڕانی بۆ کراوە. وەروە هەواڵێکی دیکەمان هەیە کە گوگڵ دەڵێ سێەم هەواڵە لە جیهان زۆرترین گەڕانی بۆ کرابێت لە 2025 ئەویش لە کارخستنی حکوومەتی ئەمریکایە. لە کارخستنی حکوومەتی ئەمریکا بێگومان بابەتەکە زۆر ئاڵۆزە لەوەی بتوانم شیکەمەوە یاخود تی بگەم خۆشم تی بگەم تاوەکو باسی بکەم لە کارخستنەکە پێما بە درێژترین لە کارخستن بوو لە مێژووی ئەمریکا کە نزیکەی چەند شتێک ڕۆژی خایاند و دۆناڵد ترامپ هەوڵێکی گەورەیدا لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی کۆنگرێسەوە تاوەکو دووبارە حکومت بەکار بکەوێتەوە بۆ هۆکاری ئەوەی کە چەندین میلیۆن کەس ناتوانن لە ئەمریکا ئەوانەی کە لە حکومەتی فیدراڵی ئەمریکا موچە وەردەگرن موچیان وەرنەگرت ئیدی هەڵایەکی گەورەی بۆ دروست کرد و خەڵکی لە جیهان کە تێنە دەگەیشتن سێرچیان بۆ دەکرد. بێمە لای چوارەم هەواڵ کە ئەم ساڵ گەڕانێکی زۆری بۆ کراوە کە جێگەی سوپرایز نییە ئەویش هەڵبژاردننی پاپای نوێیە پاپای لیۆی چواردە ئەم ساڵ بۆ پاپا و هۆکارەکەشی کە یەکسەر بەناوبانگ بوو هۆکارەکە بەوەی دەگەڕێتەوە کە ئەمە یەکەم پاپایە لە مێژووی پاپاکان تاوەکو ئێستا لە کەنیسەی کاتۆلیک هەڵبژێردراون یەکەم جارە کە پاپایەکی ئەمریکی هەڵدەبژێردرێت. پاپالیۆی چاردە کاردانەوەیکی جیهانی لێکەوتەوە و خەڵکێکی زۆریش لە گوگڵ بێگومان سێرچی بۆ کردو تاوەکو بزانن کە چییە. ئۆکێ بینە سەر پێنجەم و کۆتا هەواڵ کە لە گوگڵ زۆرترین گەڕانی بۆ کراوە لەم ساڵ ئەویش ئاگرەکەی لۆس ئانجلسە. ئەم ئاگرا دوولایەنە بوو هەم وەکو هەرێمی کالیفۆرنیا ویلایەتی کالیفۆرنیا گەڕانجی زۆری بۆ کراوە چونکە پێما بێ کالیفۆرنیاش ژمارە 6 و 7 بوو هەم ئاگرەکەی لۆس ئانجلس لەبەرەوەی لۆس ئانجلس شوێنێکی بەناوبانگە نمونە لە ڕێگەی فیلمەکان لە ڕێگەی نمونە میدیای ئەمریکیەوە لە جیهان زۆر بەناوبانگە لۆس ئانجلس بۆیە کاتێک ئاگرەکە لەنا نزیک هۆلیوود ڕوویدا یاخود شاری لۆس ئانجلس ڕوویدا خەڵکێکی زۆر سێرچی بۆ کردووە و خەڵکێکی زۆریش وەکو معلومات وەری دەگرت کە بزانێ ئاگرەکە گەیشتە ماڵی ئەو یاخود نە چەند لێی دوورە. ئەمە سلایدی دووەم بوو لەسەر هەواڵەکە بێمە سەر سلایدێکی دیکە
باباسی خەڵک بکەین خەڵک ئەو کەسانەی ئەو کەسایەتیانەی وەکو بەگشتی خەڵک بەگشتی جا هەر ئەکتەرە هونەرمەندە یاخود میوزیک ژەنە وەرزشوان هەرچیەکە ئەمانە زۆرترین گەڕانیان بۆ کراوە لەم ساڵ بەپەی داتاکانی گوگل بێ بۆ 2025 بێمە سەر کەسێکەوە لەوانەیە زۆرژە بەناوبانگ نەبێت لە کوردستان بەڵام لە جیهان بە هەمان شێوە ناوبانگی نەبوو بەڵام ڕووداوێک ڕوویدا ئەم ڕووداوە وای کردکەوە D4VD کە ئەمە ناسناویم کەسێ و بۆم ناوەش سێچەکە بۆ ئەم هونەرمەندەکرا هونەرمەندی چ ڕاپەرە خۆی زۆر میهم نییە ئۆکەی ناوی میهم نییە خۆشی میهم نییە بەڵام ڕۆژێک ماڵەکەی جێ دێڵێ شقەیەک دەژێت لە ئەمریکا ماڵەکەی جێ دێڵێ جیرانەکانی هەستیان کردووەکەوە بۆنێکی سیر دێ لە ناو شوقەکەی ئەو بانجی پۆلیس و ئەوانە دەکەن دەستنە ماڵەکەی دەبینکەوە منداڵێکی 13 ساڵان یاخود میر منداڵی 13 ساڵان لە ماڵەکەی ئەو کوژراوە کاتێککە لێکۆڵینەوەکان دەکرێت ئەم برادرە دەڵێ من ئاگداریەوە بەزمانی و نازان چ ڕوویداوە هۆکارەکە چی و چنیە کەس نازانێت تاوەکو ێساش ئەم برادرە وەکو حکمیش نەدراوە لە ئەمریکا چکە بەڵگی تاویان لە بەردەست نەبوو بڵێن کاکە ئەمە ئەم تاوانیان جات بە خودم کەسی کوشتووە بەڵام ئەم ڕاپەرە بە گۆرانیەکانی بەناوبانگ نەبوو لە جیهان بە گۆرانیەکانی بەناوبانگ نەبوو بەچی بەناوبانگ بوو بەم ڕووداوە خەڵکێکی زۆریش سێرچی بۆ ناوەکەی کردووە بێمە سەر دووەم کەسایەتی لەم ساڵ وەکو خەڵک زۆرترین گەڕانی گوگڵی بۆ کرابێ کێندریک لەمارە ڕاپەرێکی بەناوبانگە ئەم ساڵ تۆنێ خەڵاتی گرامی وەرگرت بۆ چەندین گۆرانی بە تایبەتیش گۆرانی نۆت لایک ئەس دوو هۆکار هەیە هۆکاریەکە بەشداری سوپەربۆڵی کرد کە کۆتا یاری ڕگبیە بەناوبانکی ئەمریکایە و هەروەها هێرشێکی توندشی کردە سەر هونەرمەندی بەناوبانگ کە لە خۆی بەناوبانگترە ئەویش درێکە بە گۆرانی نۆت لایک ئەس لە بین ڕاپەرەکان وەکو شەڕەبەندی خۆمان وەکو شەڕەبەندی خۆمان وایە ئیدی قسە بێک دەڵێن بەم گۆرانیە ناوبانگێکی جیهانی پەیدا کرد ئۆکێ بێمە سەر جیمی کیمل جیمی کیمل یەکێکە لە بەناوبانگترین لەیت نایت شوێ هۆستەرەکان لە جیهاندا کەسایەتێکی بەناوبانگی بەرنامە تەرفیهی ئەمریکیە کە شەوانە بەرنامەکەی پێشکەش دەکەم مۆنۆلۆژی سەرنجڕاکێش پێشکەش دەکە و زۆر جاریش هەندێک قسە دەکە کە هەندێک کەس پێی تۆڕ دەبن نزیکەی 4 ساڵەکە هێرش دەکاتە دۆناڵد ترامپ و ئەم ساڵ لەسەر کوژانی چارلی کەرک کە تازە باسم کرد هەندێک کۆمنتیدا جەماعەتی ترامپ و نزیکان ترامپ پێیان خۆش نەبوو و زۆر زەختیان لە کۆمپانیای ABC کردکەوە لە کارەکەی دووری بخەنەوە لە دوای نزیکەی 36 ساڵ لە کارەکەی دوورخرایەوە وەکو بەرنامجی تەلەڤیزیۆنی نەما بەڵام هەڵایەکی گەورەی دروست کرد لە ئۆنلاین کۆمپانیای ABC یاخود دیزنی دووبارە بڕیاری داوە بەهێنانەوەی بۆ پێشکردنی بەرنامەکەی نزیکەی هەفتەیەک وەستا دواتر دەستی پێکردەوە جا وەکو کەسایەتی ساڵ جیمی کیمل زۆرترین گەڕانی گوگڵی بۆ کراوە تاوەکو لە چیرۆکەکەی تێبگەن لە کەسایەتەکە تێبگەن ئەو بزانن چی کردووە چی نەکردووە بێمە سەر کەسێکی دیکە چوارەم کەسایەتی وەکو ئەوەی کە زۆرترین گەڕانی گوگڵی بۆ کراوە تایلەر ڕۆبینسن تایلەر ڕۆبینسن تاوەکو ئێستا من قسە دەکەم ئەم کەسەیە کەوا لە زیندانە لە ئەمریکا بە تۆمەتی کوشتی چارلی کەرک ئەو کەسێک ئەم ساڵ تیرۆر کرا نزیکەکەی ترامپ ئەم برادریان دەستگیر کردووە بەڵام هێشتا حکوم نەدراوە دادگایەک لای نەکردوە ئەم کەسە ئەم کاری کردو یاخودنا ئەمە کەسێکی ئاساییە ژیان یاساییەوە تە کەسایەتی نییە بەڵام ناوەکەی لە ئۆنلاین بڵاو کرایەوە بێگومان لە دادگەکە ناوەکە کەشف دەکرێتی کەشف کرا خەڵکی یەکسەر بە دوو ناوەکەی کەوتم زان چێ خەڵکی کوێ چی کردو چی نەکردو چۆن ژیاوە چۆن نەژیاوە هەزاران بیردۆزی جیاوازیان لە ئۆنلاین بڵاو کردەوە بەڵام تاوەکو ئێستا لە زیندانە بەڵام حکم نەدراوە پاپەلیۆ چواردەش بێگومان جێگەی سوپرایز نییە وەکو کەسایەتێکی ساڵ وەکو خەڵک زۆرترین گەڕانی بۆ کراوە ئۆکێ بێمە سەر پاسینگ یاخود مردن گوگڵ دەڵێ مردنەکانی ئەم ساڵ یاخود پاسینگەکانی ئەم ساڵ بە ئینگلیزی ئەمانە زۆرترین گەڕانی گوگڵیان بۆ کراوە نمونە چارلی کەرک تازە باسم کرد تیرۆرکردنەکەی زۆرترین گەڕانی گوگڵی بۆ کراوە ئۆزی ئۆزبۆرن یەکێک لە هونەرمەندە بەناوبانگەکانی کللتوری میوزیک لە جیهاندا ئەم ساڵ کۆچی دوای کرد تەنانەت ئەمە دوایین وێنەیە کە مانگێک پێشەوەی کۆچی دوایی بکە دوایین کۆنسەرتی خۆی ئەنجامدا و وتیشی ئەمە دوایین جارە من دەبینەوە ڕێک دوای مانگێک کۆچی دوایی کرد ئەم ساڵ هۆڵکۆگن زۆرترین گەڕانی گوگڵی بۆ کرا وەکو کەسایەتی کە مردووە جیانی ڕزداوە ئەم ساڵ هۆڵکۆگن بە نەخۆشی کۆچی دوایی کرد تەنانەت مانگێک پێشەوە کاتی کۆچی دوایی بکە عملیاتی بۆ کراوە پێدەچێت زۆر سەرکەوتنە بێت لە عملیاتەکەی میشل تراچیزبرگ ئەمەش ئەکتەرێکی نوێ بوو لە هۆلیوود دەویست بەناوبانگ بێ بەڵام بە نەخۆشی کۆچی دوایی کرد وەروە ئەکتەرێکیشمانەیە کە براوی خەڵاتی ئۆسکارە دایان کیتن پێمان بێت ساڵی هەفتەیەکان بۆ 72 خەڵاتی ئۆسکاری وەگرت ئەم ساڵ کۆچی دوایی کرد و زۆرترین گەڕانی بۆ کراوە وەکو
کەسایەتیکەوە دەمرن بێمە سەر ئەکتەرەکان ئەم ئەکتەرانە ئەم ساڵ لە جیهان ترند بوون و گوگل دەڵێ خەڵکێکی زۆر لە جیهان گەڕانی بۆ کردووە بزانین چێ و چێ نییە زۆر بەناوبانگن سەرەتا لە بیداتی ئەم ساڵ میکی مارسن خەڵاتی ئۆسکاری وەگرت بۆ باشترین خانماکتەر لە ڕۆڵی سەرەکی لە فیلمی ئەنۆڕا ئیدی خەڵک بۆ ئەم خانمە بناسێت چکە بەناوبانگ نەبوو گەڕانکی زۆری بۆ کراوە و لە ئۆنلاین ترند بوو لویس پۆڵمن بە هەمان شێوە ئەمەش ئەکتەرێکە وەکو ئەکتەر دووەم کەسەکەەوە گەڕانێکی یەکجار زۆری بۆ کراوە گوگل دەڵێ زۆر بەناوبانگ بوو ئەم ساڵ هەرچەندە خۆی بەناوبانگ نییە بەڵام بەوەی چەندین ڕووداوە ئەم ساڵ ناوبانگی پیدا کرد ئیزابێلا مێرسید ئەمە لە زنجیرەی لاست ئۆف ئەس بە ڕۆڵی دینا بەشدار بوو لاست ئۆف ئەس زنجیرەیەکی زۆر بەناوبانگە لە ناو گەیمەران ئیدی گەیمەران بۆ ئەوی بزانن ئەم کەسە چییە کە ڕۆڵی دینا دەجێڕێ هاتوونەتە ناو گوگل وەلا گوگل سێرچیان بۆ کردووە هاتوونەتە ترندی جیهانی وەروە خانماکتەر سۆنگ ژیهوو لە سکوید گەیم ڕۆڵێکی باشی جێڕە و بۆ ئەوەی خەڵک بزانێت چێ و چێنیە ناوەکەیان لە گوگل بێداوە زۆر بەناوبانگ بووە کاتلن دێڤەریشمانێ ئەمەش هەر لە زنجیرەی لاست ئۆف ئەس بەشدار بوو بە ڕۆڵی ئابی خەڵک سێرچیان بۆ کردو بزان چێ و چێنیە ئیدی لە گوگل سێرچێکی زۆری بۆ کراوە و بۆتە ترند بێمە سەر فیلمەکە ئەم فیلمانە بەپی داتای گوگل بێ زۆرترین گەڕانیان بۆ کرا واتە باشترین فیلمەکان نین تەنیا ئەو فیلمانن کە خەڵک زۆر سێرچی بۆ کردووە لە ژمارە یەک جێگەی سوپرایز نییە ئەنۆڕامان هەیە کە خەڵاتی ئۆسکاری وەگرت بۆ باشترین فیلم لە مانجی سێ ئەم ساڵ کە فیلمێکە بۆ هەموو تەمەنێک گونجاو نیە بینینی بەڵام خەڵکێکی زۆر ئەم ساڵ ئەم فیلمی بینی بۆ هۆی خەڵاتی ئۆسکاری وەرگرت سوپەرمان گەڕانەبێکی مێژووی بوو بۆ کارکتەری سوپەرمان بە تایبەتی ئەو سوپەرمانەی کەوا هیوا بەخشە نەک وەکو فیلمەکانی ڕابردووی مانەپسی و سوپەرمانەکانی دیکە کە تۆزێ فیلمی تاریک بوون جیمز گان دەرنێری بەناوبانگ سوپەرمانی بە شێوەیەکی نوێ زیندوو کردەوە ئەم ساڵ خەڵکێکی زۆری دڵخۆش کرد فیلمی ماینکرافت یاری ماینکرافت لەوانەیە نامۆنە بێت لە کوردستان بەهۆی ئەوەی منداڵێکی زۆر و گەنجێکی زۆر و تا نەفرێکی گەورە وەکو منیش هەر یاری ماینکرافت لەسەر دەکەین کرایە فیلم جاک بلاک بەشدارە جیسن مۆمۆ بەشدارە بێگومان گەڕانێکی زۆری بۆ دەکرێت مارڤڵ ئەم ساڵ حاڵی باش نەبوو فیلمی تەندەربۆڵتیان دروست کرد خەڵکێکی زۆریش بۆ لەبەرەوەی پاڵەوانەکانی سەرنجڕاکێش بوون خەڵکی گەڕانیان بۆ کردەوە و جێگەی سوپرایز نییە فیلمی سینەرس پێنجەم فیلمە گەڕانی زۆری گوگلی بۆ کرابێ لەبەرەوەی چێکە لە باشترین فیلمەکانی ئەم ساڵ بەپێی لێکدانەوەکانی ئۆنلاین بێ و نوان نەکەشی دەبڵ نواندم واتە یەک ئەکتەر مایکل بی جۆردن دوو ڕۆلی لە فیلمەکەدا جێڕا وەکو دوانەیە ئۆکەی ئەمەش فیلمەکە بێمە سەر وەرزشوانە وەرشوانان جێگەی سوپرایز نییە کە یاریزانی تۆپیمەمان نییە لە تۆپ 5 بەڵام لە تۆپ 10 هەمان بوو بەڵام من تەنیا توان باسی 5 بکەم یاریزانی بۆکسەرمان هەیە تێرنس کۆرفۆرت ڕۆری ماکڕۆی کە یاریزانی TGA یاخود گۆڵفە زۆرترین گەڕانی بۆ کرایە وەکو ژمارە 2 ژمارە 3 شیدۆر ساندەرسمان هەیە یاریزانی NFL وەروە شای گلیگۆس ئەلکساندەر ئەمەش یاریزانی NBA ئەمریکیە گەڕانی زۆری بۆ کراوە یاریزانێکی دیکەی NFLمانەیە جیلن هێرتس وەکو پێنجەم وەرزشوان لە جیهان زۆرترین گەڕانی بۆ کراوە ئەمەش وەرزشوانەکان بێمە سەر یاریەکان ئەم یاریانە ئەم ساڵ زۆر بەناوبانگ بوون و گەڕانکی زۆریشان بۆ کراوە بەڵام ژمارە یەک تۆزێ سوپرایزە لەبەرەوەی ئەم یاریە زۆر بەناوبانگ نەبوو ئەم ساڵیش بڵاو کرایەوە و یەکەم بەشی یاریەکە بە ناوی ئارک ڕیدرز کە پێم وابێ تەنیا لە ماوەی 2 هەفتەی بڵاوبوونەوەی 7.7 ملیۆن کۆپی لێفرۆشە تەقیەوە باتڵفیلد 6 بە هەمان شێوە ئەمەشە تەقینەوەیە بەڵام تەقینەوەکەی وەی زۆر باشتر بوو نزیکەی چەند 800 میلیۆن دلاریان لە ماوەی هەفتەیەک بەدەست کەوت شتێکی وا بوو زۆر بەناوبانگ بوو بەرە گۆڤاری نیویۆرک تایمز ئەم یاریان ئەم ساڵ ئەپدەیت کردەوە بە ناوی سترانز کە یاریێکی وشەیە دۆزینەوەی وشە ڕستەیە زۆر بەناوبانگە لە ئۆنلاین سپلیت فیکشن بە هەمان شێوە چوارەمە کلیر ئەبسکیور ئەکسپیدیشن 33 بە هەمان شێوە ئەگەڕانکی زۆری بۆ کرا ئەمە یاریەکە بێمە سەر خواردن ئەم خواردنانە کە ناڵێم 100 بەڵام 150 ئەکیدم لەوەی زۆربەتان لەوانەیە هێنەشتان خوارد بێ یاخود نەشزانن چیە لە جیهان زۆر بەناوبانگ بوون ئەم ساڵ من خۆشم هیچیان نەخواردەوە هیچیان لێ نازانم ڕاستی لە خواردن لەوانە خێزان باشتر بزانێ بەڵام مهم هەنگوینی گەرم لێرە گەرم بە مانای تیژ دێ نەگەرم بەڵام خۆی ناوی هەنگوینی گەرمە ئەم جۆرە هەنگوینە ئەم ساڵ هەنگوینی تیژ کە زۆر پێ دەڵێن زۆر گەرمە دەمت گەرم دەکە وەکو سۆسێک لە جیهان لە ئۆنلاین ترند بوو بەتایبەتی لە ڕێگەی ئینستاگرام و ئەوانە زۆر ترند بوو تەقیەوە لە جیهان مریشکی هاوسەرگیریم لەگەڵ بکە مێریمی چکن ئەمە ئەم جۆرە مریشکێکە بە تەرتیبات وەستانە دروستی دەکەن کە من لی نازان بەڕاستی بەڵام دەزانم گوگل دەڵێ دووەم زۆرترین گەڕانی بۆ کرا وەکو خواردن و ڕێسپیەکەوە یاخود چۆن ئامادە دەکرێت خەڵکی دی لە گوگڵەوە سێکی بۆ دەکا چیمی چورو ناشزانم چیە بەڵام دەزانم زۆرترین گەڕانی بۆ کراوە لەم ساڵ چیا پودینگ ئەمەم تۆزێک لە تیکتۆک و ئەوانە بینیوە
دەڵێن خواردنی کە بۆ بەیانیان دەتوانێت بیخۆی لە بەرەوەی چای تێدایە شیری تێدایە وەکو مەحەلەبیە کە تقریبا دەشتانە بەیانیان لە خۆ دەتوانین بیخۆی ئەگەر حەزت کرد مریشکی سپی چیلی ئەمەش پێنجەم گەڕان پێنجەم خواردن زۆرترین گەڕانی بۆ کراوە ئەتە گۆشت گەڕانی بۆ نەکراوە ئەمساڵ تەنیا مریشک هەر بژی مریشک پێما بێت لە سێیان لە پێنج سێ مریشمان هەیە زۆرترین گەڕانیان بۆ کراوە کە خواردنی دروست بکرێت خۆشەویستان ئەمە گەڕانەکانی گوگل بوو بۆ ساڵی 2025 بێگومان بڕگەیەکی دیکەمان نابێتەوە تا کۆتایی ساڵی 2026 و ئینشاڵڵا لە هەفتەکانی داهاتوش باسی باشترین فیلمەکانی ئەم ساڵ باشترین یاریەکانی ئەم ساڵ باشترین یاخود بەناوباکترین گۆرانیەکانی ئەم ساڵ و هەروەها باسی تۆپ ستۆریەکانی ساڵ دەکەم لە هەفتەکانی داهاتوو ئینشاڵڵا بەرنامەی 24 پلس هیوادارم بینەر بن شەوانی یەکشەم کاتژمێر 9:30 تا هەفتەی داهاتوو خودتان لەگەڵ